پیاوی سابوونەکە ئەو پیاوەی جیهانی فریودا و توانی بە زیرەکیەکەی گەورەترین کۆمپانیا جیهانیەکان فریو بدات. فێڵی سەدا، فێڵی سابوونی شل، ئەو سامانێکی زۆری بەدەستهێنا و پلانەکەی تا ئەم ڕۆژ لە کۆلێژە بازرگانیەکاندا دەخوێندرێتەوە. ئەو پیاوە ناوی ڕۆبەرت تایلۆرە، لە ساڵی 1935 لەدایک بووە و بڕوانامەی ماستەری بەدەستهێناوە لە بواری بەڕێوەبردننی بازرگانی لە زانکۆی ستانفۆرد. پێشتر لە کۆمپانیایەکی بەناوبانگی جوانکاریدا کاری دەکرد بە ناوی جۆنسن ئەند جۆنسن. ڕۆبەرت تایلەر وەک مەندووبێک لە کۆمپانیایەکی ئەمریکی کاری دەکرد تا $3000 کۆکردەوە و کۆمپانیای بەجێهێشت بۆ دامەزرانی کۆمپانیایەکی تایبەت بەخۆی بە ناوی کۆمپانیایی مێنتۆنکا کۆرپەرەیشن بۆ دروستکردنی سابوون و جوانکاری. تایلەر سوودی لە بەکارهێنانی سابوونی ڕق وەرگرت و بیرۆکەی دروستکردنی سابوونی شلی هێنایە ئارا. تایلەر جۆرەیەکی تایبەتی سابوونی شلی پەرە پێدا کە ناوی لێنا سۆفت سۆپ، بڕیاریدا ئەم سابوونەش لە نەناو شوشەی بچووک بکات و لە ناوخۆی وڵات بیخاتە بازاڕەوە. لە ماوەیەکی کەمدا و بە خێرایی ئەم سابوونەشلانە لە ناو بازاڕەکاندا نەما، بۆیە بڕیاریدا ڕێژەیەکی زۆرتر لەم سابوونانە بخاتە بازاڕەوە. بەڵام ترسی لە کۆمپانیا گەورەکان هەبوو بەوەی کۆپی ئەم بەرهەمە بکەنەوە بە هۆکاری توانا گەورەکانیان لە بازارگەریدا. کۆمپانیا گەورەکان چاوەڕێی تایلۆریان کرد تا وای لێهات بەرهەمەکەی بە خێرایی بە ئەمریکا بڵاو بووە. لە یەکەم ساڵی فرۆشتنیدا $39 ملیۆن تێپەڕە. کۆمپانیاکان دەستیان کرد بە پەلەکردن بۆ چوونە ناو بازاڕ و کێبڕکێ لەگەڵ تایلەر، بەڵام نەیانتوانی چونکە تەنها 2 کۆمپانیا لە ئەمریکا کە پەمپیان بۆ بوتڵی سابوون دروست دەکرد. تەواوی بەرهەمەکانی تایلەریان کڕی. لە 2 ساڵی یەکەمدا تایلەر نزیک بوو لە کۆنتڕۆڵکردنی بازاڕی سابوونی شل لە ئەمریکا. ساڵی 1987 تایلەر مافی بەشێک لە بەرهەمەکانی بە کۆمپانیای کۆلگەیت فرۆشت. دوای 2 ساڵ تەواوی کۆمپانیاکە بە زیاتر لە $376 ملیۆن فرۆشرا. تا ئەمڕۆژ بیرۆکە نایابەکەی تایلەر لە زۆر شوێندا باسی لێوە دەکرێت و لە بەشێکی زۆر لە کۆلێجەکانی بازرگانی باسی لێوە دەکرێت و بووە یەکێک لە زیرەکترین پلانە بازرگانیەکانی سەدەی ڕابردوو.